الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهديه إلى يوم الدين. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا. خۆشەویستان و ئازیزان، ئێمە بەردەوامین لە درێژەی وانەکانی کتابی فتح القریب یا متنی ئەبی شوجاع. ئێمە لە وانەی ڕابردوو گەیشتینە باس و بابەتێک هەر کە لە باسی کتابی تەهارە بوو، گەیشتینە باسی صاحب الجەبائری، ئەوانەی کەوا تووشی شکستێک تووشی دەستپێچانێک کە بنجایەت چ بەهۆی برینداربوون بێتن، چ بەهۆی دەستشکانێک یا خوشتێک لەو بابەتە، ئەوانە لە حکمی شەرعیدا چۆن دەبێ ڕەفتار بکەن لەوێن دەڕاوەستین. گوتمان وصاحب الجبائر يمسح عليها ويتيمم ويصلي ولا إعادة عليه إن كان وضعها على طهر. جاء گوتمان وصاحب الجبائر واتە ئەوەی کە دەستی پێچاوە، لاقی پێچاوە، ئەو شوێنەی کە ئەندامی دەستنوێژە، واتە دەربارەی دەستنوێژ مەسح ئەکات ئەو شوێنە، واتە ئەمە باسی مەسحمان کرد، دەستی تەڕ بەسەری دادەینێتن بە ئاوێکی پاک، و هەر لەو کاتیشدا لە مەزهەبی شافعی، تەمان لێرانەدا ئەمە لە هەر لە دەرسەکان دیکەشدا دووبارەمان کردەوە، ئیمامی شافعی لە مەسەلەی تەهارە، ینی مەذهەبی ئیمامی شافعی هەندێک ینی جۆرێک لە توندی تێدایە، هەر لەو کاتیشدا لە تەرتیبی دەستنوێژ چ دەکاتن؟ وەیەتەیەمەم، واتە تەیمومیشی لۆ ئەگریتن. ئەو ئەندامەی کەوا ساغە نەی پێچاوە دەیشواتن، ئەو شوێنەی کە پێچایەتی مەسح یەکات و تەیمومیشی لۆ ئەکات. وەیوسەڵی نوێژە کاتن بەو دەستنوێژەکەوە لە یەک کاتدا دەستنوێژی بە ئاو گرتیە و مەسحیشی ئەنجامدایە لەسەر ئەو شوێنەی کە پێچراوە و تەیمومیشی گرتیە، باشە ئەوە سێ وایە وای لێ دێتن، ینی ئەندامە ساغەکەی شوشتیە، مەسحیشی لەسەر ئەوەی کردیە و تەیمومیش لۆکرا، وەلا ئیعادەتە عەلەیهی، نوێژەکە دووبارە ناکاتەوە بە چ مەرجێک؟ ئین کانە وەضعها عەلا طهرین، لەو کاتەدا کە ئەو پێچەرە جا لەفافە پەڕۆکە شتێکە کە پێچایەتی لەسەر بە دەستنوێژی داینابی. تاوان ئەمە کو نووسراوە وا دەڕۆین ئیختیلافی مەذاهب هەیە، یعنی هەتا عولەمای مەذاهبی شافعیش هەندێک ئاسانکاریان کردێ، بەڵام ئەلێرانە وا ئەفەرمیتن. باشە ويتيمم لكل فريضة ويصلي بتيمم واحد ما شاء من النوافل. ديني وناو تيمم أو زاد فرميت لبو همو نويجيك ككاتي داهات وهمو أوشتاني كدسنويج لبوي واجبة. باشا تسكاتن دبي تيمم نويكاتوا، يعني بون من إسا نويجي مغرب ما انكرت تيموم تكر أو نبو، كاتك كنويجي عشابو دسنويجي تيموم تماوى، يعني دور لرو تانيز بيوسد بأوين أبوا شويني مشتملات وأوانا طبيعية آساية هيت زختيك لسرنيا أتو لو كاتي دابلي والله أمن خو دسنويجي ماوى دبي أتو تيموم يشتك بقريوا لبو أو نيجا فرزي كنويجي عشايا بلام ويصلي بتيمم ما شاء من النوافل، بلام للسنات چەندی دەتوانی بابی کات. بۆن من ئێستا لە مابەینی مەغریب و عیشا حەزت لێ چەند سونەتێک بکەی کە ئەو سونەتانەی ئەنجامەدرێن جگە لە دوای نوێژی مەغریب یاخود لە دوای نوێژی عیشا، بۆن منە سونەتی ڕەواتب پێ ئەکەی، ویترەکان پێ ئەکەی، یاخود شەو نوێژ هەڵەستیەوە چەند کۆمەڵە، تەبعاً شەو نوێژ بێ سنوورە، یاخود ویترەکان هەر 11 ڕەکعەتی پێ ئەکەی، ئیعتیادیە بە تەیمومێک. بەڵام لە بۆ هەموو نوێژە فەرزەکان و ئەوانەی دەستنوێژیشیان لە بۆ واجبە دەبی هەر جارە و تەیموم هەڵبگیریەوە. ئەو جار دەچینە سەر ئەنواع النەجاسات. تەمان ئێمە هەر لە درێژەی باسی تەهارات، کتابی تەهارە، بابەتێکی دیکەمان هەیە جۆری پیسیەکان، چونکە ئەتو عادەتەن دەبی پیسیەکان بناسی ئەو جابەی پاچی کێیەوە. لۆیە یعنی بابەتەکە تێکەڵچێشە، لەوانەیە ئێستا بڵێن باسی ئێمە بابەتی تەهارەیە، یعنی ئەوە دەستنوێژمان باس کرد و غوسڵمان باس کرد و تێمومان باس کرد،
بەڵام نا ئەتو دەبی بۆ نمونە شتەکەی بزانی چ شتێک بشۆی لێ عولەما ئەویان هینایە لەگەڵیان تێکەڵاو کردیە. بەر لەوەی بینە سەر ئەو بابەتە پێم خۆش بۆ حەدیثێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مژدەیەکمان پێداتن کە خوای پەروەردگار ئاسانکاریەکی زۆری لۆ کردینە. ئەفەرمێت پێغەمبەری عەزیز عەلەیهی الصەلاة وەسەلام ئەفەرمێت الصعید الطیب وضوء المسلم وإن لم يجد الماء 10 سنين. خۆڵی پاک، تۆزی خۆڵی پاک مایەی دەستنوێژی ئینسانی ئیماندارە بەوە مهەیئە بێتن لە بۆ خیتابکردن لەگەڵ خوای پەروەردگار ئەنجامدانی عیبادەت ئەگەر 10 ساڵ ئاوی دەست نەکەویتن. لەوانەیە ئێستا بڵێن اینجا باشە شتی وا هەیە، بەڵێ ئەو بەڕێزانەی لە سجنن. جۆرێک لە سزاوەیە کە ئاوێکی کەمیانە دەنێ، لەوانەیە ئەو فەقیرە نەتوانیت پاچی پێ ئەنجام بدام، بەس بەشی خواردنەوەی بدەنێ. طبعاً زۆر جاروە هەیە ئاویان بە مغەزی ئەدرێتێ بەس نەمری، یعنی بین الأحیاء والأمواتە ئەو بەڕێزە. طبعاً ئەم بەخۆم بینیتم لە یعنی چاو پێکەوتنەکان کە گوتی بە ئاوی مغەزی، یعنی ئاویان لۆ داناینە بەس نەمری. لەو کاتەدا چۆن ئەوە ئەنجام داتن کاتێک کەوا توانای هەیە دەتوانێت بە تەیەموم ئیتر تا 10 ساڵ. طبعاً ئەوە ئینشاءالله وا نابێتن، بەڵام اعتیادیە لەو حاڵەتەدا. فإذا وجد الماء فليمسه بشرته. واتا كاتك بيامر فرمي صلى الله عليه وسلم كآي ودسكت أو أخوي بيخاينة كاتو بأو دسنيجكي أنجام داتن. أوش هيك كلو آسان كارياني كخوي پروردگار له أنجام داينا. لبروي هتا عقل إيش بكاتن كدين سر كتاب الصلاة ناكري وازل عبادة بتايبت نويش. أوش جورية كذا يترلو كاتي دا إن شاء الله دينا خدمة أو باسة. لجوركاني بي سي ليرانا أو زانا برزاء فرمي وكل مائع خرج من السبيلين نجس إلا المنية. هر طريق درتيتن لهردو كنا كاني بيشو بشتوا لي مروف بيسا تنها أوي مروف نبي مني نبيتن كأو آوا باكا قوتمان وانا كاني رابردو كمنيو وديو وذيو بول لينا داري واتسيان بيسن تنها مني نبي مني لبروي حديثك يا جامناتنا خدمة نص عربيكي كعائشة أفرمي بوشاچی پیغمبرم صلى الله عليه وسلم بدستي من يكي خاوينه كردوا. أفرمي پیغمبري خوار صلى الله عليه وسلم ني أفرمو بشو چونك طبيعتي مني وايا كوكو شليچي وكو هيلكو اواني ياخذ وكو هبير وايا نيجار ويا ككمريك بيدا ابيتن دايكمان ببي شرمو اوا يعني او شرم نيه او تيغاندنا شريعته لو ك زاناترين آفرتي أمتي بيقوتيتن لبروي أو بابتانا ما لو جوازيتوا ذاتنها أو نبي أو عندي كبيسن طبعا لمذهب إمام أحمد ومذيش ريتي أتيتن لبروي هر إمام علي كلبي أمري خاص صلى الله عليه وسلم أبرسيتوا وأنا يتر أو قصيش هي بلام لمذهب إمام شافعي وديو مذيو بول هرسي شام بيسن دقل روث بلين غائط وأنش أو جمان لوينيا جاء أفرمي هموش يكوا دربسيتن خويم بقيح بهرشتك لو دوكنا درتيتن أو بيسو تنها أو نبي وغسل جميع الأبوال والأرواث واجب إلا بول الصبي الذي لم يأكل الطعام فإنه يطهر برش الماء عليه واتهموا ميزكان كباس ماكر أو بولو أوانا وأرواث واتهموا بيسيكان أو أوانا حميان واجب بشرين تنها ميزي من ذلك نبيتن كتماني لدو سالتين بري بيتن و أوشي نخوار بيتن يعني خوراتي نخوار بيتن جات تنانت علماء لو سردمدا فتوي أوين دايا شيري قوديش بالنسبة أو بريزاني كالحمد لله خوا بيداون خوا يقول من دالي بيداينو بلام لو بابت دا بشيري قودي أوشيان وكو خوراك حساب كرديا لفتوي علماء واتا أوش خوراكا أو حكمي ناقري توا جاء فرمي إلا بول الصبي بلام حديثي لسر بيامبري خوا صلى الله عليه وسلم لئي جاريي فرماني كرديا بشفريتن واتا لئي كتي أو بس لبو من دالي كرة لبو من دالي آفرت دبي بشفريتن
زائتر حکمەتەکە چۆنە ئەگەر ئەمە بەدووی دابچین معلومە دەزانرێت ئەوەی کە خواردنی نەخواردوێتن بە ئاو پڕژاندن بەڵام ئاو پڕژاندنێک نەک هەر ئەوە دەستی تەڕکەی بێ ئەوەیکەی یعنی علەما ئەڵەن دەبی بڕک ئەوە بیتن نەک ئاوی لەبەر بڕواتن بەڵام نەک هەر ڕەشێکیش دەست لەناو ئاو بنێ یان لەبەرس ئاو بگری و ئەوە بیپڕژینە سەرێ ڕەشێک بیتن کە فعلەن ڕشاندنێکی وا بێتن تەڕ ببێتن بەڵام پێویست ناکە ئاوی لەبەر بڕواتن ئەوە بەوەی خاوێنە بێتەوە لە 2 ساڵ کەمتر بێت و شیری دایکیشی خواردبێ نە شیری قۆدی و نەخواردن ولا يعفى عن شيء من النجاسات إلا اليسير من الدم والقيح واتە لێبوردن نییە دەربارەی پیسیەکان تەنها شتێکی کەم نەبێ لە خوێن و لە چێم و زوخا و ئەو شتانە کەمیەکە ینی ئینسان بەخۆی دەزانێ پرشکێکی کچکەیە ینی شێوازێک کە بزانی ینی هەمومان دەزانین کەم و زۆر چۆنە هەتوو 3-4 پرشکی توێکەتینەوە جیاوازە بەڵام کەم بێتن جا چ لە خوێن بێتن چ لە قەیح و چێم و ئەو شتانەی کە ئەو خویزاوکەی جاروێ لەبەر بڵێن ئەو زیبکە گەورانەی کە لە ئینسان دێن یاخود قونێرە یان برینەیەکی کە پیس بووە ئەوەش دووبارە عەفوی لێ نییە تەنها کەمێک نەبێ وما لا نفس له سائلة إذا وقع في الإناء ومات فيه فإنه لا ينجسه أو حشري كوا خويني لبرناروا وما لا نفس له سائلة واتخويني لبرناروا سائل نية واتخويني لبرناروا وكو ميروا ميشا أو شتانا يعني زنگ السورية شتيك لو بابتانا كخويني نية أجر كيوتا ناو دەفرێک جامێک بڵێن قاپێک تەشتێک شتێکی ئەو بابەتە تێیدا بمرێتن ئەوە پیسی ناکاتن تەنانەت حەدیثی لەسرە گومانم نیانی زۆربەتان ئاگادارن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە فەرمێ ئەگەر هات و مێشێک کەتە ناو یەکێک لە خواردنەوەکانی ئێوە تەنانەت ئەفەرمێ نقومی بکەن بیخەنە ناوێ فەلیەغمسه فەرمێ بیخەنە ناوێ لەبەرەوەی لە باڵێکی دەرمانە لە باڵێکی شیفایە ینی دەردە واتە بەڵکو ئەفەرمێن نقومی بکەن بەڵام ئەمە لەبەرەوەی الحەمدولله لە خۆشیدا ئەژین زۆر جاروێ ڕاست شتەکە ئەی ڕێژین تەمەن مانع نییە بەڵام ئەگەر بنمونە شریعەت لە هەموو سەردەم و زەمانێکە شتەکەەوە بوو پێویست ناکا بیڕێژی خاوێنە بەڵکو ئەفەرمێن نقومی بکە ناوێ لۆوەی ئەگەر نەکە باڵە دەردارەکەی کەدبیتە ناوێ با بە دەرمانەکەی خوای پەروەردگار ئینشاءڵڵا بیکاتە مایەی شیفاش لۆ ئەو دەردە أوش رحمتي إسلاما والحيوان كله طاهر إلا الكلب والخنزير وما تولد منهما أو من أحدهما جاء فرميت جيانوران حرهميان باكن گۆشت خۆر و ینی گۆشت خوراو و گۆشت نەخوراو باشە تەنها سەگ و بەراز نەبێتن و ئەوەی لەوانیش لە دایکە بێتن لە مابەینی سەگ و بەراز بێ یاخود سەگ و بەراز لەگەڵ گیانەوەرێکی دیکە ئەوە بکەن یعنی زاوزێ بکەن ئەوە بە دوو سەگ و بەرازدا ئەچێتن ئەوانیش پیسە بن بەڵام بۆ نمونە لە گوندان کابراش سواری گوێ درێژەکە بێ و گوێ درێژە ئارەقەی کردیە ئارەقەکەی خاوێنە تەنانەت لیکاوی خاوێنە تەنانەت دوور لە ڕووتان یانی ئەوە بابەتێکی شەرعیە چڵمەکەی خاوێنە یعنی ئەمە زۆر جار تەعامل لەگەڵ ئەوەیەکەین لە گوندان و ئەوانە ئەبینی لەگەڵ وڵسات و ئەو شتانە لەگەڵ چێڵە ئەوەیە ڕاستەری خۆیە جوڵینی ئاوێکی لێ دێتن ئەوانە لە شەریعەتدا هەمویان خاوێنە شەریعەت بە حەقەت ئاسانکاریەکی زۆری داوە بەڵام ئەمەی کوردو کە خوای گەورە شوای کردیە مەذهەبی شافعین یعنی چەند دەڵێن مەذهەبی ئیمامی شافعی لە تەهارەتوندا مەش چەندیری کە توندمان کردیە جا ئیتر چۆنە توندمان کردە نازانم لۆمان مایتەوە دەنا ئەو شتانە پاکن یعنی ئەگەر دەشتێ ناو عەرەبان زۆر شت وە بەرچاوەکەویتن کە بەڕاستی ئەو جارەزانی ئەمە چەند خۆمان ئەزیەتدایە ئێوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو ئاسانکاریەک چونکە نابێ شەریعەت قەت ببێتە مای ئەزیەت و ئازار لەسەر بەندەکان والميتة كلها نجسة إلا السمك مردارەوە بوو هەمویان پیسن تەنها إلا السمك والجرادة والآدمية تەنها ماسی
کە کوشتنەوەی ناوێتن و ئەوانەی بەحریشن تەنها مائین لە مەزەبی شافعی، چونکە لە مەزەبی شافعی بەڕمائی دروست نییە کەوا بزانام لە جاری دیکەش باسمان کرد، ئەوانەی کەوا بەس مائین ئەوانیش ئەو حکمەی وەرەگرن، بەڵام بەڕمائیەکان نا. بەڵام لە مەذهبی والله ئاعلم ئیمامی مالیک و ئیمامی ئەحمەد بە کوشتنەوە ئەوانیش حەڵاڵە بن. جا ئەفەرمێت ماسی وەک لۆ، طبعا سەحابە ئەجێڕنەوە کە لە غەزەوات پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ سەحابە بەڕێزەکان خۆیان لێ ڕازی بێتن کلۆیان خواردیە. جا ئەمە طەبیعەتمانە با ناباتن ئیتر شەرع دروستی کردیە. پێغەمبەری ئازیز صلی الله عليه وسلم تەنانەت بەخۆی خواردیتی. ئێستا بۆ نمونە ئەگەر لە باس و بابەتەکانی کە گەیشتنە سەرێ بزنمشتیان لۆ هینایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێی بە سەحابەدایە ئەوان خواردیتیان، بەڵام بەخۆی نەیخواردیە. نەخواردنی ئەو نەبوویتە مای ئەوەی ڕێگر بێ لە سەحابە، بەڵام لێرانە کە سەحابە ئەجێڕنەوە حەدیثی لەسەرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخۆی کلۆی خواردیە. والئادەمیە طبعا مرۆڤیش بە زیندی و بە مردی هەموو کاتێک پاکە، تەنانەت کافریش وەکو جەستە و ئەوانە پاکە. جا لەوانەیە پرسین خوای پەروەردگار فەرمێ ئینەمە المشریکون نەجەسون، علەما تەفسیری ویان کردێ لە ڕوانگەی معنەویەوە، لە ڕووی بیر و باوەڕەوە پیسن، ئەجینا لە ڕووی ئەوەنە لەبەرچی لە ڕووی شەریعەتەوە هەر لە قورئان خوای پەروەردگار مۆڵەتی بە موسڵمانان دایە کچی مەسیحی کە لە سەردینی خۆیان مایە بخوازن، وەنیە ئێکەواتە تو تەعاملیان لەگەڵەکەی، خەزوورەکانت کە مەسیحینە دێنە لات. تەنانەت سەحابە دێمکە هەیە، وەنیە دێمکە ئەوەی ئاوێتی پێ دەڵێن کە لە پێستە و ئێستا لەوانەیە لە مادەی پلاستیکی وانە دروست دەکرێت، بڵێن مەتارە، وەنیە معلومە مەتارە، ینی دۆڵکەچی با بڵێن دۆڵکە. سەحابە لە دۆڵکەی یەهودیەکانیان خواردیتەوە، لە مەتارە و لە ئاوی وان، لە بەرماوی ئەوان. بەڵام ئەمە یعنی ئەو تەعاملی کە دەیکەین لەوانەیە جاروهەیە یان زانیاریمان نییە، یاخود زۆر جاروهەیە جۆرێک لە ئیفرات و زێدەڕۆیی ئەەکەین، ینی هەردوو شتی تێدا دێتن، ینی دین لە مابەینی ئیفرات و تەفریط جاروهەیە جۆرێک لە ئەوەی بەسەردا دێتن، ینی مسلمان تووشی هەڵە ئەبن، باوە بڵێن نەک دین. ويغسل الإناء من ولوغ الكلب والخنزير 7 مرات إحداهن بالتراب. واتا كاتك كوا قابيك شتيك كبيسة بيتن بهوي دمتيناني صقو برازو أو شتانا حفجار أشريتن، ويكيك لو جارانش بخول أشريتن كخواي پروردگار واي كردي، يعني بو خولي باك بيتو. طبعا إعجازي علمي أو ركا كوشتانا زور جوان ساغ بوينوا علم جيشتي أو آستي نكس المانديتي لراسيدا. أما بيسمان بوينية علم سلمين شكا، أو أنا أما وكم مسلمان للاي إما أو دق شرعيانا سلمين دراون كاتك كخواي پروردگار يان بيغمبر صلى الله عليه وسلم فرميتي. ويغسل من سائر النجاسات مرة واحدة تأتي عليه والثلاثة أفضل. واتا لتيك راي بيسيا كان يكجار أو قابا أو دفرة أو شوينا بشرية آوي بسدا بيتن أو باكي بيت ولا روانجي شرعي، بلان والثلاثة أفضل، أجر سيجاري بشوي أو باشترى فعلا، أما بس يعني شرانا وستي. وإذا تخللت الخمرة بنفسها طهرت. طبعا هو جاران ك بلين لا جو لا خرما ولا تري ولو بابتانا ما يدرستكرا عرق درستكرا، جا بلين وانشتي طبيعي بوين وكو استا او لواني بلين عرق وشتي واش جورك لوكو او مواد كيميائيه انا وانا كتناوي. جا الله اگر بيتو او عرقا بخوي بوا سركا، وإذا تخللت واتبو خل يعني السركا بخودي خوي كسادية باسيكاك أو باك بيتوا. طبعا أواني تعامل لقل سركا ودوشا أو شتانا أكن أزانا، چونك أجر بيقومان ليرانا شار أزانا زور جار وهي أوي شربتي تري هالقربي لمال لناو سلاجي جار وهي زبان يقري كدرتيت لشربتاتي، يعني برو صريئة تيتن زبان يقري تيجبي
ئیتر ئەوە لە حاڵەتی طبیعی دەرەچیتن. جا ئەگەر بێت و عارق بوو تەنانەت بوو عارق بەڵام بەخۆی بۆ سرکە ئەوانەی تەعاملەکەن دەزانن بێگومان کە شریعەت باسەکاتن ئەوە زاندراوە ئەوە خانە بێت وئین خللت بطرح شيء فيها لم تطهر. بەڵام ئەگەر کراوە سرکە بەوەی کە دەرمان پەیدا بۆ چۆن ئێستا کە دەرمانی پەنیرگرتنەوە و هەوێن و ئەو شتانە هەیە گوتیان وەڵی شتێک پەیدا بووە دەتوانیتن ئەو جۆرە شەربەتانەی کە بەرەو عارق ئەچن دەیان کاتەوە سرکە ئەو لە ڕوانگەی شەرعی لە مەذهەبی شافعی دروست نییە، ئەوە هەر پیسە. طبعاً خەمریش پیسە. دێنە سەر باس و بابەتێکی دیکە هەر لە باسی تەهارە ئەحکام الحەیض والنفاس والاستحاضة. طبعاً ئافرەتان بەڕاستی زۆر جاروەیە دەنگۆی سەیر و سەمەرە ئەواکەن بەڵام بەداخەوە ئەوانەی کە باسەکەن شریعەتیان نەخوێندێتەوە و جورئەتی ئەویان نەکردێ ڕۆژێک لە ڕۆژان لە خۆیان بۆشێنەوە بە لیباسێکی جوان و پۆشتە بچنە خزمەت مامۆستایەک بزانن چۆن شریعەت باسیوانی کردیا، چۆن لە مەساڵحی وان قسەیەکانی. ئێستامە هەتا قورئانیش ئەو خیتابانەی بەرامبەر بە ئافرەتانن پیاو تێیدا بەشدار نینە، بەڵام لە زۆربەی خیتابەکانی کە لەگەڵ پیاوانە ئافرەت بەشدارە لە پاداشت و لە چۆنیەتی تەعاملکردنەوەنە. جایەک لەوانە باسی چییە؟ باسی ئەحکامەکانی خوێنی مانگانە و بڵێن دوای ویلادە و خوێن سڕکە و ئەوانە. ويخرج من الفرج 3 دماء لە پێشەوەی ئافرەت لە عەورەتی ئافرەت 3 خوێن دەرەچن کە دەمی واتە خوێنی یەکەمیان حەیضە سوڕی مانگانە کە ئافرەت تووشێ بێجا باسەکەین لە کەنجینەوە، وەی دووەمیان ئەو خوێنەیە کە لە دوای ویلادە لە دوای منداڵبوون تووشێ بێتن، سێیەمیان خوێن سڕکەیەکە کە ئەوە لە نەخۆشی ئێستادەین. فالحەیض باسی حەیضەکە یەکەمیان حەیض چییە؟ هو الدم الخارج من فرج المرأة على سبيل الصحة من غير سبب الولادة. خوێنێکە دەرەچێتن لە پێشەوەی ئافرەت لە عەورەتی ئافرەت لە حاڵەتێکی ئاسایی واتە نەخۆش نییە بەڵکو حاڵەتێکی ئاساییە بەبێ هۆکار بەبێ ئەوەی کەوا منداڵی بوو بێتن. وەلەونهو ئەسوەد محتەدیم ڕەنگەکەی ڕەشە تەمان ڕەنگەکانی زۆرترن بەڵام لێرە هەر ڕەشی باسکرێ دەنا ڕەنگی سۆر و زەرد و کاڵ و ئیتر ڕەش و ئەوانە ئەو ڕەنگانە محتەدیمون و ئەو خوێنە گەرمە تەمان ئافرەتە سیپیەکە لەذاعون و لەگەڵ ئەوەشدا تووشی ئازاری شەبێتن بێگومان. یعنی ئەوانەی بەتایبەت ئەوانەی کە مامۆسان لە مەکتەبێ کە دەرس بە ئافرەتان ئەڵێن بە کچان ینی لە متەوەستە و ئیعدادیەکان بەڕاستی پێویست بوو ئەو زانیاریەیان هەبیت. کچان زۆر جاروەیە داوای ڕوخسەتەکەن لەوانەیە لە ناوەڕاستی دەرس بیت تەوانەوانە وەکو شەریعەت ئەمە باسەکەی. یعنی مامۆسا لەگەڵی ئەکاتە ڕقە چەند جار لەوانەیە داوا بکاتن ئەو ئافرەتە بە ئازارە لە تەمەنێکی هەرزەکارە تووشی ئازارە بێتن کە داوای ڕوخسەتەکە پێویست بوو ئەو سەقافە ئیسلامیە لای مامۆسان هەبێتن ڕوخسەتی پێبداتن کەوا بچیتە دەرێ ئیسراحەت کات چونکە بە ئازارە لەو حاڵەتەدا. والنفاس ئەو جا خوێنی ویلادە کە ئەوا بێتن هو الدم الخارج عقب الولادة ئەو خوێنەیە کە بڵێن ئافرەت لی دێتن لە دوای کە منداڵی ئەبێتن. والاستحاضة أو جا خوين سركتيا هو الدم الخارج في غير أيام الحيض والنفاس خوينيك جيجا لروجاني حيض كسوري مانغاني ياخد دواي من دالبون جيجا لو دو روجانة درسيتن أوانا سي بيناسبون لبو أو بابتا أو زاديت باسي چونيتي بسرداهاتني أو حالتانا أكاتن لفرمي وأقل الحيض يوم وليلة ئافرەتی وایە بنیەی وایە خی پەروەردگار وای دروست کردیا کەمترینی کە سوڕی مانگانەی بەسەدادێک کە بە سوڕی مانگانە لە بەرەوەی ئێستادەین باسی ئەغلەبیەکەین ڕۆژ و شەوێک لەو خوێنەدا ئەبێتن. وأكثره 15 يوما زۆربەی کە ئافرەت لەو خوێنەدا ئەمینێتەوە کچان یاخود دایکان با بڵێن 15 ڕۆژ وغالبه 6 أو 7 بەڵام بە ئەغلەبی ئافرەت واتە گوتمان زۆری بەڵام ئەوجا زۆرینەی ئافرەتان نەک لای زۆری کە ئافرەت تێیدا مینێتەوە نا زۆرینەی ئافرەتان حەدێکەیە کە
6-7 ڕۆژ ئەمینەوە لە بینینی ئەو خوێنە و لەو ئازارە. وأقل النفاس لحظة وأكثره 60 يوما. كمتريني خويني دواي من البون يكتسرك يعني لحظيك وزوريكي واتحرب لقل من دالبون وباك بيتوا لو خوينا بلا منك بوي كواح أوي لسنة بي غصل لدرسي رابردو باسمان كل بروي من دالي بوتنانت أقر بعمليات يشبه لبروي أو من دال اللمانية مانيش قوت ما غصلي واجبك علماء وایان فرموا ئیتر ئەگەر بێت و چ ئەوەی نەبێ بە لەحظە نیفاس باشە یاخود حتا دڵی هەیە ناشبینی لە ئافرەتان یاخود بە عەمەلیات بوو داماننا کە بە تەبیعی نەبوو هەر دەبێ خۆی بشواتن. 60 يوما و ئافرەتان جارو هەیە زۆر تێدامینەوە تا 6 ڕۆژ وەغالیب و 40 و بزوري آفرتان لدواي من دالبون تاتل روج أو خوينا أبينين. وأقل الطهر بين الحيضتين كمترين ماوي آفرتان كوا لباچي داب منين ولوابين دو سوري مانغانا دو خوين بينين 15 يوما 15 روج دتوانا نويش كانوا عبادة كانيان أنجام دن ولا حد لأكثره سنور نية جاروه آفرت سن حيضة كبيني تو إتر أو آفرتا ناكوي توخين بينين لو يدل ولا حد لأكثره. وأقل زمن تحيض فيه المرأة 9 سنين كمترين ماوا يعني 8 كآفرات كتواتا بوماناي كت كتوشي سوري أو بلين توشي حيض بيتن لتماني هربتوك لنوصالي نوصالي توش أبيتن بلان بصالي كوتي كسالي كوتي دا روجي كمترن لا صالي زايني واتا كوتي مانجي كاوي صالي كوتي مشهورة واتا كوتي مانجي قمري. وأقل الحمل 6 أشهر زوريني آفرت كوا دوجيان بيتن حمل هالبقريتن من دالي لنا ورحمي داب منيتوا 6 مانجا كمي يعني كمتريني عفوا وكمتريني. وأكثره 4 سنين 4 ساڵە. جا لەوانەیە لێرانە قسەیەک پەیدا بێتن ئیتر ئەوە نووسراوە باشە حتا لەناو شافعیەکان وا مەشهورە دەڵێن خودی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێبێ بەخۆی 4 ساڵی مایتەوە ئەو قسە مەشهورە باشە. ئێستا کاتێک کە لە 9 مانگ و 9 ڕۆژی تێپەڕی قەناعەتم وایە یعنی ئەمە بەخۆم ئەو حاڵەتانە کە لە لای خۆم زاندراوە یعنی دیکتۆرەکان دەڵێن نابی دەبی ئیلا عەمەلیات بکرێ بە تایبەت لەو سەردەمەی لەبەر ئەوەی دەڵێن ڕەحمی وشکە بێتەوە ئاوی تێدا نامینێ خوێنی بۆ ناچیتن وا کۆمەڵێک ئەگەری زۆر ناخۆش دەخەنە بەردەمت ئەتوو ناچارەکەن کەەوە عەمەلیاتی ئەو دایکە بکەی و ئەو منداڵە بە عەمەلیات ببێتن. جا بە حەقەت ئەوە نووسراوە چونکە ئەمە چۆن نووسرایە وا ئەڕۆین بەڵام بەخۆشیە فەرمێ وەغالیبه 9 أشهر لێرانە ئەو قسە چمان پێ دەڵێتن کە زۆریەکەی 4 ساڵە یعنی حد زۆری ئەگەر ئافرەتێک مێردی مرد باشە دوای 4 ساڵ حەملی بوو بەو فتوایە گومانی خراپی پێ نابرێ ئەگەر ئافرەتەکە پاک بێتن. طبعا ئەوڕۆ بابەتی طبیش زۆر پێشکەوتووە دەتوانرێتن بە DNA و بە کۆمەڵێک ئەو بابەتە زانستیانە کە معلومی دکتۆرەکانە ئەمە ناسمە ناوی ئەوە دەزانرێتن لێکدانەوە بکرێت بەڵام ئێستا بەو فتوایە ئیتر ئەو ئافرەتە ئەکرێت ڕاستەوخۆ گومانی خراپی پێ نەبرێتن. بەڵام زۆریەکەی ئافرەت کە لە 9 مانگ دەیبێتن. ويحرم بالحيض والنفاس 8 أشياء بحيض ونفاس 8 حرام بن وتنابي أنزام ذات الصلاة والصوم نيج وروجي وقراءة القرآن وخوينديني قرآن ومس المصحف دسليدان لا قرآن وحمله تنانت هالقرتنيشي ودخول المسجد تون مزقوت والطواف وطواف مالي خدا والوطء
و کۆبوونەوەی بڵێن جیماعی پیا و ژن لەگەڵ یەکتری والاستمتاع بما بين السرة والركبة و چێژوەرگرتن لە نێوان چۆک و ناوچی ئافرەت لەبەرەوەی کە عولەما یعنی دەڵێن من حام حول الحمى يوشك أن يقع فيه وعائشة خوالي رازي بها فرمي كاتك كده جيشتما أو كاتا پیامبری خوا صلی الله علیه و سلم دەیفەرموو پەشتەماڵێک لەو منطقەیە ببەستە واتە هەم پیامبری خوا صلی الله علیه و سلم بەخۆی وەکردیا و عولەماش باسی وەکەن لۆی ئینسان تووشی ئەو حاڵەتە نەبێتن کە توش بێت ويحرم على الجنوب 5 أشياء وأواني كوالشيان بزنات بتا بيتن وات احتلاميان بيتن أوانيش 5 شتيان لسر حرام بيتن وات نابي أنزامي بدن الصلاة نويش كردن وقراءة القرآن وخوينديني قرآن ومس المصحف دسليدانشي تنانت وحمله وهلقرتنيشي جال مذهبي شافعي يعني تنانت أجر بيتو لناو داركش بيت باشا لناو داركش نابي دزديه سڕێ پێدراوە لە ناو جانتایەک دەستە دەیە لە بەرەوەیە تو لە ڕاستیدا جانتا دەستە دەیە شتیریکەی تێدایە ئەتو تەنها قورئان دەست نادەیە طبعا ئەوەش هەمووی ڕێز و حورمەتە لە بۆ قورئان و لە بۆ گەورەی ئەو کتابە والطواف وطوافی ماڵی خوددا واللبث في المسجد مانەوە واتە نەک مرور مانەوە ويحرم على المحدث ولسر كسي بيدسنويش حرام بيتن 3 أشياء سيشت الصلاة والطواف ومسح المصحف وحمله نويجو طواف مالي خداو واليدان دس اليدان قرآن وهالقرتني تر إما ليردا كوتاي من هنا بكتاب وباس بابتي طهارة أو جعل موضوع دسين خزمت كتاب كان ككتاب الصلاة دي وكتاب الصيام وكتاب الحج أو ندية بەو ئەندازە ئینشاءالله کۆتایی پێدەین هەرچەند هەندێکمان ماوە بەڵام ئیتر ناچینە خزمەت کتاب الصلاة ئینشاءالله لە دەرسەکان دیکە دەچینە خزمەت ئەو باس و بابەتە وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.